لميدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆردایە خۆشێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دواڕۆژ مافی خۆمانە دەکۆچی بکەین بۆ ژیانێکی خۆش ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دواڕۆژ مافی خۆمانە دەکۆچی بکەین بۆ ژیانێکی خۆش بکەین بۆ ژیانێکی خۆش لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە خەونەکانمان لە گۆردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە وشەکانمان لە نێو ڕستەی خۆسەکانمان ئاشکرایە یاسایەک چەوسانەوەی میلەتێکی لە ڕەوایە دەبا ساتێک بە فەرهەنگی دڵی گەلدا بچینەوە لە مەیدانی کوردایەتی بیر و ڕاکان چی بکەینەوە دەبا ساتێک بە فەرهەنگی دڵی گەلدا بچینەوە لە مەیدانی کوردایەتی بیر و ڕاکان چی بکەینەوە بیر و ڕاکان چی بکەینەوە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە خەونەکانمان لە گۆردایە